وەڵام بەڕێزان تۆڕی پەیامنێرانمان لە هەڵەبجە و سلێمانی و سۆران و هەولێر و ڕانیەوە لەسەر ڕەوشی کەش و هەوا لەگەڵماندان کاک ئازاد ئۆمەراویمان لەگەڵایە لە سۆرانەوە. ئازاد سڵاوی خوارد لەبێت لە ئێستادا ڕەوشی کەش و هەوا چۆنە؟ ئەوەی لە وێنەکانە من ئەیبینم وابزانم بەفرە بارێت ئێستا لە قەزای سۆران، ئەمەوێت زیاتر لەسەر ڕەوشی کەش و هەوا قسەم بۆ بکەیت. چەند ملیم باران باریوە تا ئێستا و ناوچەکەیەوە ناوچەیەکی شاخاوی و سەختە بێگومان. ئایا بە بارینی بەفر ڕێگەی نێوان قەزای سۆران و ناحیەکان گوندەکان دەبچڕێت یاخود وەزارەتی شارەوانی و گواستنەوە و ڕێگەوبان ئامادەن بۆی کە ڕێگەکان پاک بکەنەوە؟ دانا سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز و خۆشەویست لەم کەش و هەوا ساردەی باراناوی بەفراوی قەزای سۆران کەوا لە دوانی وەڕۆی ئەمڕۆوە باران بارین دەستی پێکردووە و لە دوای نوێژی خەوتنان بەفربارین لە قەزای سۆران تا ئێستا دەستی پێکردووە و لە ناوچە شاخاویەکانی ئەم دەڤەرە بەفرباریوە و لە مەرزی حاجۆمەران و لەم شوێنانە لە هەمووی شەپۆلێکی بەفربارین ڕووی لە ناوچەکە کردووە. بەپێی ئامارەکانی کەشناسی ئەم ساڵ تا ئەمڕۆ 111 ملیم باران باریوە، بەجیاواز لە ساڵی ڕابردوو ڕێژەی باران بارین ئەم ساڵ کەمتر باریوە. ساڵی ڕابردوو تا ئەمڕۆ 311 ملیم باران باری بوو. دیارە بەپێی کەشناسی سۆران بەپێی پێشبینیەکانی ئەوان لە دوو شەوی داهاتوو پلەکانی گەرما بۆ نزیکەی 6 پلەی سەدی لەژێر سفردا ئەبەزن و شەپۆلێکی بەفربارین ڕوو لە دەڤەری سۆران دەکاتن. دیارە ئەم بارانبارین و بەفربارینەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هاوڵاتیانی ناوچەکە دەبێتن، چونکە لە ئێستادا نەوت لە قەزای سۆراندا بەش نەکراوە و هاوڵاتیان بە لیتر لەم دەڤەرە نەوت دەکڕن. ئەمەش کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر ژیانی هاوڵاتیان دەبێتەوە، وەکو پێویست ناتوانن خۆیان گەرم بکەنەوە، گەرمکەرەوەیان نییە وەکو پێویست. و تا ڕادەیەکیش خەڵکی ئەم ناوچەیە ڕووی لە ناوچە شاخاویەکان کردووە و دەستیان بە بڕینی دار کردووە بەهۆی نەبوونی نەوتەوە لەم ناوچەیە. ئەمەش کاریگەری لەسەر تێکچوونی ژینگەی دەڤەرەکە دەبێتن. بەڵێ.